خاڵۆ دەڵێم تۆ دەزانی خاڵی لاوازی ئەو ئیسفەتیە؟ خاڵی لاوازی کەچێکی بۆ پەیدا بوو تووڕە دەبێ و پەلە دەکە. واتە منم خاڵی لاوازی منم. باشە تەفۆ. دەی بە بگەڕینەوە. بێ یاریمان لەگەڵ دەکا. یاری چی؟ کەس لێرە نییە. پیرە پیاو لە داڵغەدایە. ئەمە پەیامێکە بۆمان. پێم بڵێ تۆ دەزانی ئێرە کوێیە؟ شوێنی کۆبوونەوە. پێم وتی لەبارەی ئەو ناڕستانە هەموو شتێک دەزانم. ئەویش دەزانێ من شارەزایەوم لە 1970ەوە. کەسێک بە ناوی سعید گەورەترین کەسایەتی ئەستەمبۆڵ شەوێک لە پارکی لونا کوشتیان. مانجێک دوای ئەوە پۆلیس گومان لێکراو ڕامیز قەرەیەسکی ڕێک لە بەردەمی ئەم دەرگایە گرتیان. گرنگی و بەروارە چییە؟ خاڵۆ لەو ڕۆژەدا بۆ سەرداری ئەم شارە. ئۆتۆمبیل چاوەڕێتە. ئەنتەب خۆشە؟ دوورە شوێنی مناڵیمە. باشە من کێ بگەڕێم وڵات؟ باگومانەکەمان لەسەر لاجێ من دەتێنمەوە. کاکە هەر ناخوا حەفیزێکم لە سەلما بکردایە. کات نییە کەنعان پۆلیس بە دوای هەردووکمانەوەیە. تۆ پیاوەت کشتووە دەزانی بتگرن چی لێ دەکەن؟ بەپات دادوەستنەوە بەپات. دواتر تەنانە منیش ناتوان ڕزگار بکەم. کتێبەکانم مامانەتی تۆ بێ. هەموو ڕۆژە پەیوەندی دەکەم. ئەوە بە سەلماش بڵێ. با چاوەڕێم کە باشە؟ تامنیشت بەگرتن نەدەم. دەڵم بینوسەوە بەڵام ناینووسی. لەوێ چیان پێوتی بیکە بە گوێرەی مێشکت هیچ مەکە. جارجار سەردان دەکەم باش؟ نەکەی بیتە سەر شەقام بە شەوان هەر هیچ. جارجار سەردان بکەم؟ نەچی بۆ شوێنە نەیناسی لەگەڵ کەسانی نەناسراو قسە مەکە. هەمیشە ئەمانەت لە مێشک بێن. یعنی بۆ خۆم نێمە سەردان کاکە؟ تا من پێندەڵم نەیەکەن ئان. تەواو نیگەران مەبە ئەمانەتی خوابێ. کەنعان سەلمە دەتویست بڕۆی بێ ئەوەی خواحەفیزیم لێ بکەی؟ سەلمە پۆلیس
تابنی دۆزەخ ون بە کچێ بۆست آخر ئەوەندە بە دوام مۆڕات کرد تێگەیشتم هیچ فرفێڵەکت نەما بەکاری بێنی ئێستاش بڕۆ ون بە کچێ گوێ بگرە منت هەڵخەڵەتان لە لەوێ ڕێگاجێت هێشتم بوەستە قابلە من بمێجێت بێڵم تۆ دەزانی ناخم چەند بۆ دەسووتێ درۆزنی من باوەڕم پێت کرد چیم وتووە وتت عاشقتم ئێستا ژاوام درۆیە ئەو تا دەڕۆی ئەی ناڕۆی کاتمان نییە کەنان زۆر ناقۆڵای سەلما باش دەزانێت چەندم خۆش دەوێ چەندیش بۆت نیگەرانم دەزانی لە دەستم بێ ناڕۆم تۆ بۆ ێوا دەکەیت تا ئازارم پێ بچێژی تۆ بە جۆرێک هەموو دڵمت داگرتووە کە قەت ناتوانم لە بیرت کەم دەبێت تۆ ناتوانم مەناسەیەکیش وەرگرم چۆن دڵت دێوا بکەی گەر دەتەوێت ئاوا بڕۆم گەر ناخدارام دەبێ باش خواحافظ كنعان چاویز گەر کۆبوونەوەکەتان تاوە بۆ بڕۆ ئەگەر نە هەردووکمان لە زیندان دەڕزین هەموو شەوێ پەیوەندی دەکەم لەبیر مەکە ساعت 12 کاکە سەلما ئەمانەتی تۆیە ڕامیز قارائیسکی لەگەڵ ئێمە دەی باش کاک دکتۆر خۆشم بەتەواو بێمە سەردان بۆ حاڵی دایکم سەلامان بی ڕۆژێکی خۆش چوە دەرەوە پەیوەندی بە جەنگیزەوە کرد من لەو بارەوە قسەی لەگەڵ بکەم ها باتێ بگەێنم بزانم بە منی دەڵێ دەچم دەی دۆزمەوە کارەکە خۆم چارەسەری دەکەم بۆ خۆمان بەکاری دێنین باشە خاڵۆ من هەمیشە کتێبەکانت دەخێنمەوە دەزانم تۆ مێشکی تۆ چۆن کار دەکا بۆ خۆمان بەکاری دێنین دەکەین نەسی خۆی خۆمان بچکۆل ها خاڵۆ وس ئەزەل بیڵێ تۆفیق ئەمڕۆ تۆ پشوو بدە عالی تۆ شەرمین نابێ من دەستم دەی دۆزمەوە دەیهێنم لە هەر شوەیەک بێ دەی دۆزمەوە وەڵڵی دەیهێنم بەرپرسیارەتی منە کاکە ئیترم کارە بەرپرسیارەتی تۆ نییە تۆفیق عالی پشوێک بدە تۆفیق بەرپرسیارەتی منە کاکە کوڕە
مانگێک لەمەوبەر ئەمەم بۆ کڕی لەخت و هەڵم نەگرت تا بە دیار نەکەوێ تۆ تێدەگەی کاکە ئەدی تۆ تێدەگەی بەرپرسیارەتی منە بیهێنە بۆ ئێرە قسەی لەگەڵ مەکە با هیچ پێ نەڵێ با هەموو لێرە بڵێ کە لەگەڵ خۆتینە دەوانێت شتێکمان پێ بڵێ ئەی چۆن ئای چۆن بیهێنە ئێرە تۆفێ ئەزەل ئێستا کە ئەو کچە هات ئێرە بڕیارە داوە چی لێ بکەی ها؟ تێنەگەیشتم ئەزەل تێدەگادی ئەو کچە لە کەیەوە بۆتە جاسووسی ئەوانە لە پێش مەمەدەوە لە پێش کوشتنی بەهارەوە ئەگەر ئاوا بێ کە ئەو کچە هات بۆ ئێرە چه بڕیارێک دەدەی ئەزەل گەر من میدەم لێ خۆشبوون نییە لە فەرهەنگی مندا لێ خۆشبوون نییە عەلی گەر لە پێش بەهار ئاخ تەفۆ کچ نەماچەی خۆشویست لە فەرهەنگی منیشتا لێ خۆشبوون نییە کە هات تۆ بە قسەی بێنە عەلی بە قسە دێنم ئاسانە بەڵام تۆ بڕیار بدە گەر ئاوا دەرچوو چی لە شەرمین دەکەی